لە دوای ساڵی 2005ەوە ئومێدێکی گەورە هاتە پێشەوە لە عێراق پاشەوەی دەستوریش نووسرایەوە کە عێراق ببێتە وڵاتێکی دموکراسی و تیاشیدا گەلی کوردستان کە دەنگی بەو دەستورەت دابوو بە بەشێکی زۆری مافەکانی شاد ببێ. بەڵام ئەوەی کە هەیە ئێستا لە 2005ەوە تاکو ئێستا بەردەوام کۆبوونەوە لەگەڵ حکوومەتی عێراق دەکرێت لێکتێگەیشتن واژۆ دەکرێت بەڵێن واژۆ دەکرێت بەڵام بەڵێنەکان تیادا جێبەجێ ناکرن. ئەوەی کە پەیوەستە بە دەستورەوە هەرێمی کوردستان و دەڵێن بەپێی ئەو دەستورە بەڵام بەداخەوە تاکو ئێستا عێراق پەیوەست نییە با دەستورەوە لە ناویشانە دوو بابەتی یەکجار گرنگ بابەتی بودجە کە هەر ساڵی کێشەی بۆ دروست دەبێ هەروەها مەسەلەی نەوت و گاز کە لە هەرێمی کوردستان یاساکەی هەیە. دەمانەوێت هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە داخۆ بزانین بۆچی عێراق پابەندی دەستور و هەروەها واژۆی ڕێکەوتنەکانی خۆی ناوێت بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شاڵاو عەبدولخالق شارەزا لە ئاسایش و سیاسەتی وزە هەروەها مامۆستای زانکۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. با بەو پرسیارە گشتیە دەست پێ بکەین هۆکار چییە عێراق پابەندی بەڵێنەکانی خۆی نابێ واژۆکانی خۆی ڕێزی لێ ناگرێ ئایا ئەوان بڕوایان بە دەستوری عێراق ئەم دەستوری کە خەڵکی عێراقیش دەنگی بۆ داوە بڕوایان بەوە نیە هەروە ئەسڵەن بڕوایان بە فیدرالیەتیش نییە هۆکارەکە چییە؟ زۆر سپاس ئێوارەتان باش ئێوارەی بینەرانی کوردستان 24 باش بێگومان خاڵی سەرەتایی و سەرەکی ئەوەیە کە حکوومەتی عێراق خاوەنی سەروەری تەواوی خۆی نییە و خاوەنی و بڕوای تەواوی بە حکوومەت و سیستەمی فیدرالی نییە چونکە ئەگەر حکوومەتێک بڕوای بە فیدرالیەت هەبێ کەواتە ئەبێ کار بە بنەماکانی دەستور بکات و یەکی لەو بابەتانەی کە بڕوای بە سیستەمی نوێ نیە ئەویش بوونی ئەقڵیەتێکی ناوەندگەراییە کە هەموو کاتێ بیر لەوە ئەکاتەوە زۆربەی دەسەڵاتە سیاسی و ئابوووریەکان لە بەغدا لە پایتەخت کۆ بکاتەوە. بەڵام عێراقی نییە شتێکی کەمان پێڵێ ئەڵێ سێ پێکاتی سەرەکی هەیە کوردە عەرەبی سوننە و شیعەکانن لەناو عێراقی نوێیە هەمویان لە ڕێگەی دەستوری ساڵی 2005ەوە دەنگیان داوە بە سیستەمێک کە پێوترێ سیستەمی فیدرالی بۆ ئەم مەبەستە ئەو حکوومەتانە کە دروستە بن ئەبێ بڕوایان بە دوو بابەتە بێ یەکەمیان دیموکراتی دووهەمیان شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بەڵام کاتێ حکوومەتەکان بڕوایان بە عەقڵێتێکی ناوەندگیری هەبێ و توانایان نەبێ کە هەموو سەروەری خاکی عێراق و سامانە سروشتەکەی بپارێزن ئەو کاتە هەر بەڵێنە کە ئەدەن ناتوانن بەڵێنەکانیان جێبەجێ بکەن. زۆر باشە کاک دکتۆر با بێنە سەر مەسەلەیەکی تر بۆ خۆت دەزانی هەر بەپێی دەستوری عێراق هەرێمی کوردستان مافی دەرکردنی یاسای تایبەتی بەخۆی هەیە و ئەمە مادەیەکی دەستوری و کارێکی دەستوریە بەخۆ دەزانین لە 2007ەوە یاسای نەوت و گازی دەرکردو ئێستا کاری پێکرێ. عێراق تا ئێستا نیەتی ئەوەی هەیە پشتی بەستووە بە یاسای نەوت و گازی ساڵی 1970 سەردەمی سەدام حوسێن. یعنی بۆچی ئەوان پشت دەبەستن بە یاسایە کە هی سەردەمی سەدام حوسێن بووە بۆچی نایەنەوەی یاسای نەوت و گاز دەرکەن یا ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان بکەن لەسەر پرۆژە یاسای نەوتی گاز بۆ خۆ دەزانی بەردەوام شاندی هەرێمی کوردستان لەکول لە هەواڵەکانی داهات و دووشەمە دەچنەوە بەغدا بۆ ئەوان نایەنەوەی ئەوە بکەن. بەڵێ هۆکارێکی سەرەکی ئەوەیە کە بابەتی نەوت و گاز بابەتێکی لەبەرەوەی کە ئەتوانین بڵێن زۆر جا بە چەکێکی استراتیجی ناسراوە کە هەموو داهات و بەڕێوەبردننی عێراقی لەسەر پابند بووە. بۆ ئەم مەبەستە کاتێک کە تۆ یاسایەک هەبێ پشگیری لە ناوەندگیری بکات کە یاساکە ئەگەڕێت بۆ ساڵی 60ەکان وە ساڵی 1974 ئەم یاسایە بە تەواوەتی تعدیل لەسەر کرا کەواتە ئەمە پشگیری ئەقڵیەتێکی ناوەندگیری دەکات لە بەغدا بۆیە هەمیشە ئەیانەوێ مبەرراتی زۆریان هەبێ. خاڵی دووهەمیش ئەوەیە کە بۆچی ئەم شاندانە ئەچن بۆ بەغدا بەڵام زۆر کات من ئەتوانم بڵێم ناگاتنە چارەسەری کۆتایی ئەویش ئەوەیە بەپێی دەستوری عێراقی کاتێک کە تۆ بڕوات پێ نەبێ و کێشەکان و ململانەکان زۆر قوڵ ببێتەوە ئەم بابەتی نەوت و گاز خاڵی سفربوونەوەی زۆرە. بۆ نمونە چۆن یەکی لەو بابەتانەی کە شاندەکان دوایی بەڵێننامەیەکی زۆر ئەهێنێتەوە سەر خاڵی سفر بریتیە لە چی بریتیە لە ئەوەی چێ خاوەنددارێتی نەوت و گازی هەموو عێراق دەکات. ئەمە خاڵێکی جەوهەریە لە نێوان
هەم پارێزگاکان هەم حکوومەتی ناوەندی هەم حکوومەتی هەرێمی کوردستان چونکە کاتێک کە تۆ هەرێمی کوردستان دەیەوێ بڵێ من حکوومەتێکی فیدراڵیم و بەپێی دەستوردانی پێدانراوە و مادەکانی 111 112 تا 115 پێتەڵێ ئەو دەسەڵاتەی کە بە حکوومەتی با بڵێن ناوەندی دراوە تقریبا لە نۆ خاڵی دیاری کراوە ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە تۆ دان بەوەیانەنیت کاتێ لە هەر دانوستانێکەکەی ئەگەیتەوە خاڵی سفر کەواتە ئەوان پیان وایە ئەوان خاوەنی سەرەکی موڵکی هەموو عێراقن کە ئەمەش بە پێی دەستوری نوێ عێراقی شتی وا نابێ با نمونەیەکی سەرەتایی بێنینەوە کە بۆچی حکوومەتی بەغدا لەسەر ناحەقە کە یەکەمینیان لە ڕێگەی دادگای فیدراالیەوە یاسای ژمارە ساڵی 2007 هەرێمی کوردستانی هەڵوەشانەوە یانوتی نادەستوریە ئێمە لەنا کاتێک کە بەپێی دەستور دانێنا بە حکوومەتێکی فیدراالی لە هەرێمی کوردستان کەواتە هەموو وەزارەتەکانی وەزارەتێکی دەستورین لە ناویشیانە وەزارەتی سامانە سروشتەکانە کە وەزارەتی سامانە سروشتەکانیش وەکو وەزارەتی کارەبا وەکو وەزارەتی دارایی کارەکانی بەڕێوەبردننی هەرێم بەڕێوەبا باشە بۆ کاری وەزارەتی دارایی کارێکی دەستوریە بۆ کارەکانی وەزارەتی سامانە سروشتەکان بە کارێکی نادەستوری دانی ئەمە پێمانەڵێ ئەوان بڕوایان بەوە نیە کە هەرێمی کوردستان ببێ بە خاوەنی نەوت و گازی خۆی بە بەڕێوەی ببات تەنانەت بە هاوبەشیش بێت زۆر باشە کاک دوکتۆر بەڵام ئەمە یەک مەسەلە زۆر گرنگ دەوروژێ بۆ خۆ دەزانی کاتێک دەستورێکی نوێ دێ دەستور و یاسا کۆنەکان هیچی ئیتر کاری پێ ناکرێ هەڵدەوەشێتەوە تۆ دەبێت لەسەر بنەمای ئەم دەستورە کار بکەیت و یاسای نوێ دەربکەیت بەڵام پرسیارەکە ئەمەیە بۆچی ئەم دەستورە نوێی کە ئێستا لە عێراقدا هەیە هەمووی دەنگی بۆ داوە بۆچی نایەنوێ بەپێی ئەم دەستورە کار بکەن هەر دەگەڕێنەوە ینی جگە لە مەسلەی مرکزیەتەکە ئێستا ئەو یاسایانی کە لە عێراق کاری پێ دەکرێت هەندێکی وەکو نەوت وەکو محکەمەی ئیتیحادیەمانە هیچی دەستوری نین ڕاست هۆکارێکی تر ئەبەتوانین بڵێن پەیوەندی بە فشار و بەرژەوەندی هێزە هەرێمایەتەکانەوە هەیە ئێمە ناتوانین بیشارینەوە ئەتوانین بڵێن بوونی حکوومەتێکی فیدراالی دیموکرات لە ناوچەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە مۆدلەی کە هەرێمی کوردستان پێشکەشی کردووە مەترسیە بۆ کۆمەڵی وڵاتانی دراوسێ و زائیدەن بیریش ئەوەشمان نەچێت کە دەوڵەتێکی وەکو ئێران حکوومەتێکی وەکو ئێران ئەتوانین بڵێن هەژمونێکی تەواوی بەسەر حکوومەتی بەغدا هەیە کە نایەوێت فیدراالیەتێک دروست بێ لەسەر بنەمایەک کە نەوت و گازەکە لە بەرژەوەندی هەمووی عێراقیەکان بەکاربێنێ بۆ نمونە هەتا ئێستا حکوومەتی عێراقی بە ساڵانە بای چەندها ملیارد دۆلار گازی سروشتی لە ئێرانەکڕێت لە کاتێکە لە ناوچەی بەسڕادا و تاک و ناوچەی بەغدا و ئەنباریش بە ملیارها دۆلار گازی سروشتی ئەچێ بە ئاسمانەوە بە فێڕۆ ئەچێت تازەترین گرێبەست کراوە کە ئەو گرێبەستانە جارێکی کە ئەکەوێتە ناوچە جێناکوکەکان کێڵگە هاوپەشەکانی نێوان عێراق و ئێرانەوە کە جارێکی کە ئەیانوێ سود لە ئێران بگەێنەوە کاگوتۆر هیچ کاتم نەماوە کاتم یەکجار کەمماوە بەڵام یەک پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من زۆر سپاسی دەکەم باشە لەسەر ئەم بابەتە بۆچی هەندێک لایەن و هەندێک کەس دەڵێن با هەرێمی کوردستان تەواوی مەلەفی نەوت تەسلیمی بەغدا بکە مەترسی ئەمە لە کۆدایە ئەمە یەکێکە لەو هەڵە کوشندانی دەتوانم بڵێم ئەگەر حکوومەتی هەرێم بیری لێ بکاتەوە باجەکەی زۆر گەورە ئەبێ کە بەڕاستیش با نەختە بە ڕاشکاوانە بڵێن ئێستا لە ناوچەی سلێمانیەوە دەسەڵاتداران لەوێ بیر لەوە دەکەنەوە کە گازی سروشتی یەکەمینیان گەشەی پێ نەدرێت دووهەمینیان ئەم سامانە سروشتیە بگەڕێتەوە ببەخە کە ئەمە مەترسیەکی زۆری هەیە هۆکارەکە لەبەر دوو هۆکارەکەڵێتەوە یەکەمینیان هیچ دڵنیاییەک نییە لە بەغدا کە گەرنتی ئەوە بکە لە ڕووی بوجە لە ڕووی سەقامگیری لە ڕووی ئاسایش لە ڕووی پێدانی نەوت و گازەوە تۆ مافەکانە پارێزراو بێ دوو تا ئێستا هیچ دامەزراوەیەک لەسەر ئاستی فیدراالی با بڵین ئەنجومەنێکی نەوت و گاز نییە کە بە دامەزراوەی بتوانێت گەرنتی بەڕێوەبردننی نەوت و گاز لە هەموو عێراقا بکە سێهەمینیشان ئەگەر بیر لەم حاڵەتە بکرێتەوە کە بەڕاستی ئەگەر لایەنێکی کوردی بیر لەوە بکاتەوە کە نەوت و گاز هەمووی ڕادستی بەغدا بکە باجەکەی بە شێوازی قورس دەبێ کە من دەتوانم بڵێم ئەو گەشەیە کە لە هەرێمە کوردستان نابێ دەوەستێ و خزمەت گوزارەکانمان بۆ چەند ساڵی ئایندە لەوە باشتر نابێ کە ئێستا ئیبینین لە بەغدا و لە بەسڕا و لە ناوچەکانی تر زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر شاڵاو عەبدولخالق شارەزا لە ئاسایش و سیاسەتی وزە و هەروەها مامۆستای زانکۆ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.